دموکرات ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە. قاسملو لە پراگەوە بۆ قەندیل. گەر قاسملۆما بە ڕەوشی کورد بەو شێوەیە نەدەبێت. هاوکات لەگەڵ بەرفراوانبوونی خۆپیشاندانەکان لە دژی حکوومەتی پاشایەتی ئێران هەنگاوەکانی ئەندامانی حەزبی دموکرات لە بەغدا و باشووری کوردستانەوە بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان خێراتر دەبوو. حیزبێک کە دوای سەرکەوتنی شۆڕش لە ساڵی 1970 زۆر زوو توانی خۆی بگرێ و بەهێز دەرکەوێت. هەنگایەکی مەزن کاتیایدا کۆڵەکەیەکی قایم دەبینرا. دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو ئاکادمیەکی پێگەیشتوو، ستراتیژیستێکی سیاسی، کەسایەتێکی بە ئەزمون و ڕێبەرێکی لێزان. کاتێک بوو بە سکرتێری گشتی و ئەو کاتێک کە وەکو سکرتێری گشتی لە هەندەران ڕاگەڕاوە کۆماری گەڕاوە ئێران دوای ڕووخانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کەسایەتێکی ئاکادمی و تێگەیشتوو و بە تەجروبە و بە ئەزمون بوو. عەبدوڕەحمان قاسملو لە 22 دێسەمبەری ساڵی 1930 لە گوندی قاسملووی سەر بە شاری ورمەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە ورمێ تاران و پاریس خوێندوویەتی و لە زانکۆی پراگی چیگۆسلۆڤاکیادا دکتۆرای لە بواری زانستە بوریەکاندا وەرگرتووە. سەرەتا ئەندامی حەزبی تودەی ئێران بووە و دواتر چارەنووسی سیاسی خۆی بە یەکجاری بە حەزبی دموکرات بەستۆتەوە. ساڵی 1970 بووەتە سکرتێری گشتی ئەو حەزبە و دەگوترێت سربەخۆیی بڕیاردانی بۆ گەڕاندووەتەوە. نزیک بە 19 ساڵ سکرتێری گشتی ئەو حەزبە بووە و دەڵێن لە سیاسەتدا گەشتبین و ڕەشبین نەبووە، بەڵکو واقعبین بووە. دموکرات ناسیۆنالیستی بەرچاوتەنگ نییە، ڕێز لە دۆستایەتی نێوان گەران دەگرێت و حورمەتی بۆ مافەکانی هەموو نەتەوەیەتی هەیە. هاوڕێ و هاوسەنگەرانی دەڵێن مرۆڤایەتی و ئەخلاق دوو بنەمای سەرەکی فەلسەفەی سیاسی دکتۆر قاسملو بوونە. لە کۆڕ و کۆبوونەوە و هەفپەیبینەکانیدا وێ ڕای پێداگری لەسەر پێویستی هێنانەدی مافەنەتەوەییەکان، جەختی لەسەر سەقامگیرکردنی دیموکراسیش دەکردەوە و ئازادی و یەکسانی کۆمەڵایەتی بە بنەماکانی پێشکەوتنی کۆمەڵگادا دەنا. هەر بۆیە لە حیزبەکەیەوە دەست پێ دەکا و بە پێشنیازی ئەو تێزی سۆسیالیزمی دیموکراتیک لە کۆنگرەی شەشەمی ئەو حیزبەدا دەبێتە ئامانجی دوڕۆژی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. لە ئەساستا تەزادێکە بوو لە نێوان بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی و ئامانجەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لەلایەک و لەلایەکی دیکەش ئەو شێوە لە مارکسیزم کە ئەو کات لە ڕۆژەڵاتی نێوەڕاست باو بوو. پێم وا بێشتێکی ئاسایی بوو کە دوجار ناچار دەبوون کە پێداچوونەوەیەک بە مارکسیزمی ئۆرتۆدۆکسی و کاتتا بکەن، بەڵام هۆکارێکی دیکەشی بێگوانەوە بوو کە دکتۆر قاسملو بۆ خۆی وەکو کەسێکی ئاکادمیسیەن و کەسێکە ئیشوکاری لەگەڵ مەسەلەی تێۆریکە بوو لەمێژ ساڵ بوو کە بۆ ئەنجامە گەیشت بوو کە کۆمەڵێک موشکلەی تێئۆریک و سیاسی لە مارکسیزمدا هەیە کە ئەبێت پێداچوونەوەیان پێدا بکرێەوە. لەلایەکی دیکەشەوە پێی وا بوو کە کاتیەوە هاتووە کە حیزبی دموکرات نزیک بێتەوە لەگەڵ ڕێکخرا و حیزبە سوسیال دموکراتەکانی ئەوروپای غەربی، وەلەو پێوە ناوەدا بوو من پێم وابێ و کۆمەڵێک فاکتەری دیکە بێگومان کە دکتۆر قاسملووی دوجار بە نووسینی کورتەپاس زمینەی خۆش کرد بۆی کە حیزبی دموکرات لە مارکسیزم دوورکەوێتەوە و نزیک بێتەوە لە سوسیال دموکراسی. ئەو تێزە بۆ قاسملو و حیزبی دموکرات بێتێچوو نەبوو. ژمارەیەک لە ئەندامانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران دوای کۆنگرەی شەش و بەدژی پەسەندکردنی سۆسیالیزمی دموکراتیک لەو حیزبە جیابوونەوە. بەڵام قاسملو ئامادە نەبوو لەسەر ئەو تێزە سازش لەگەڵ هاوسەنگەرەکانیشیدا بکات. لایەنگرانی دەڵێن قاسملو دموکراسی بە دروشم هەڵنەگرتووە و گرنگی تایبەتی بە ڕەخساندنی هەلی دەربڕنی بیرۆڕای ئازاد و گرنگیدان بە بۆچوونی ڕەخنەگرانی لە نێو حیزبی دموکرات داوە. کۆنگرەوەچە ئەگەر بڵنگ بڵنگ نیشت دەکردنمەیە ئەگەر ئێوە بتان موافق بن ئێوە نیمە ڕندەتانە نەمەتازە جوانان ئیمزای بۆ کردو بەڵام باز خۆی کەچیشکانی هەیە. دەنگۆی دیموکراسی خوازێکەشی لە سنوورەکانی کوردستان دەرچووە. یاسر عەرەفاتی سەرۆکی پێشووی فەڵەستین
لەو بارەیەوە دەڵێت. قاسملوو هەم خەباتی چەکداری بەرەو پێش بردوو هەمیش تاوەکو سەر وەکو مرۆڤێکی دیموکرات مایەوە. پێشمەرگە شانازێکە بۆ هەموو لاوەکی دڵسۆزی کوردەواری ئەوڕۆپ. قاسملوو فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی حەزبی دیموکرات بوو. لاوانی هەندەدا ببنە پێشمەرگە، بەڵام خۆی گوتەنی باوەڕی بە چارەسەری سیاسی و ئاشتیانەی پرسی کورد هەبوو. شەڕ و لەشکرکێشانی بە چارەسەری پرسی کورد نەدەزانی و تەنیا ڕێگەی چارەسەری بە فەرمیناسینی مافی دیاریکردنی چارەنووس بۆ گەلی کورد دەزانی. بەشداریکردنی حەزبی دیموکرات لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی، خۆپەڵاوتنی قاسملوو بۆ ئەنجومەنی شارەزایانی دەستور و هەروەها ڕۆڵی لە دامەزراندنی وەفدی نوێنەرەتی خەڵکی کوردستان بۆ گوتوبێژ لەگەڵ حکوومەتی ئێران گرنگترین هەوڵە سیاسیەکانی بوون بۆ بەشداری لە پرۆسەی سیاسی و چارەسەری ئاشتیانەی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان. دکتۆر قاسملوو پیاوێکی لە گفتوگۆدا پیاوێکی ئارام بوو، بۆ چوونەکانی خۆی نەدەشاردەوە یا نەیدەگۆڕی، بەڵام بە لەحنێکی زۆر ئارام و بە ئەدەب ئەدای دەکرد. ئەو شتانەی کە تەوافقمان لەسەر کرد بوو هەمومان هێنا کۆمان کردەوە مادە بە مادە. من دەم خوێندەوە، هەیئەتی دەوڵەتیش کردەوە دانیشتبوون مادە بە مادە جوابیان دەداینەوە بۆ حەق و حەقیقەت، بەڵام یەک تاقە مادەیان نەکوت بەڵێ، بەڵام بە یەک دانە مادەشان نەکوت نا. ئەمە سیاسەتی دەوڵەتی ئێران بوو. قاسملوو لە نووسراوەکانیدا دیاریکردنی مافی چارەنووس بە سەرەتاییترین مافی خەڵکی کوردستان دەزانێ. ئەو دەڵێ کورد مافی خۆیەتی نیشتیمانی هاوبەشی یەک بخرێتەوە و ببێتە دەوڵەتێکی سربەخۆ. بەڵام دەڵێت لەو کاتەی ئەو سیاسەتی کردووە هەلومەرجەکە بۆ حەزبی دیموکرات بۆ داواکردنی سیستمی ئۆتۆنۆمی لە چوارچێوەی ئێرانێکی دیموکراتدا گونجاو بووە. پانتایی کاریگەری قاسملوو بە تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستان نییە. ئەو پەیوەندی پتەوی لەگەڵ هێزەکانی پارچەکانی دیکەی کوردستان و بە تایبەت باشووری کوردستان هەبوو. ئەوە یەکێک لە شانازیەکانی شۆڕشی کوردستانە لەو سەردەمەدا کە چەند حیزبی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور و ڕۆژاوا لە منتیقەیەکی چکۆلە کە دەوروبەری خڕی ناوزەنگ بێت کۆ ببوونەوە. هەموو پێشمەرگەشیان هەبوو، پێشمەرگەیەکی زۆریش، بەڵام خلاف نەکەوتە بینی هیچیان. هەماهەنگی هەبوو. دکتۆر قاسملوو دەچوو بۆ بەغدا لەگەڵ دەوڵەتی عێراق و لەگەڵ سەدام حوسێن کە بینیشی زۆر خۆش بوو لەگەڵی، گفتوگۆیان دەکرد کە دەهاتەوە مامزەلاری دەدیت و بۆی دەژێڕایەوە. مامزەلاریش کە چوو بایە تاران، دەچوە تاران لەگەڵ دەوڵەتی ئێران قسەی دەکرد. دکتۆر قاسملوو و عەبدوڵای موحتەدی و ئەوانە کە سەرکردەی کوردستانی ڕۆژهەڵات بوون هەمووی بانگ دەکردن و نەقلەکانی بۆ دەجێڕانەوە و لەو دەستکەوتانەش کە هەردووک لا دەستیان دەکەوت چەک و تەقەمەنی و پارە بەشی یەکتریان دەدا. سڕڕای ئەو نمونانەش هەندێک لایەن پێیان وایە استراتیژی قاسملوو تایبەت بە نێوەخۆیی ئێران بووە. استراتیژی دکتۆر قاسملوو ڕووی لە ئێران بوو. استراتیژی دکتۆر قاسملوو هیچ پلانێکی تێدا نەبوو بۆ پەیوەندیگرتن بۆ نزیکبوونەوە لە بەرەکانی دیکەی خەباتی خەڵکی کورد لە پارچەکانی دیکەی کوردستان. ئەگەر بەپێی پێویست و بەپێی نیاز و بە بارودۆخ ئەو پەیوەندیە دەگیرا، بەڵام ئەو پەیوەندیەکی تاکتیکی بوو. قۆناغی دووەمی گۆڕانی بیرروباوەڕی سیاسی دکتۆر قاسملوو لە 1970 دەستی پێکردوێت پاش سەرکەوتنی شۆڕشی ئێران و گەڕانەوەی بۆ ئێران و ڕێخستنەوەی حەزبی دیموکرات. ئەو کاتە ئەو کێشەی کە لێنەوە حەزبی دیموکرات و حەزبی تودەدا هەبوو لەو ماوەیەدا تەقیەوە و بۆ هۆی ئەوەی کە باڵی سەر بە حەزبی تودە لە ناو حەزبی دیموکراتە نەبێنێت و ئەو کاتە حەزبی دیموکراتی کوردستان گەڕایەوە سەر بیرروباوەڕی خۆی کە لە سەردەمی قازی محەممەدا هاتە لە ئارادا بوو. باوەڕی کوردستانی بوون کە لە سەرەتادا هەر لەسەر ئەو بنەمایەدا مەزرا بوون. قاسملوو بە یەکێ لە ئەندازیارانی پەیوەندی کورد و ڕۆژئاواییەکان دادەنرێ. Nous avons plusieurs fois demandé l'aide des organisations internationales
توانیوێتی بە زمانەکانی فارسی، تورکی، عەرەبی، فەڕەنسی، ئینگلیزی، چیکی و ڕوسیش قسە بکات و بە گوتەی لێکۆڵەران بە پێچەوانەی ڕێکخراوە شۆڕشگێڕیەکانی دیکەی جیهان ئازادی لە لولەی تفەنگەوە پێناسە نەدەکرد و خەباتی چەکداری بە تاکتیکێک بۆ ڕێگە خۆشکردنی خەباتی سیاسی ئاشتی خوازانە و بەدیهێنانی ئازادی و دیموکراسی دەبینی. دوای تیرۆرکرانی وەزیری کاری ئەو کاتی فەڕەنسا لە دەفتەری بیرەوەریەکانی تیرۆری دکتۆر قاسملوودا نووسیوێتی تیرۆری قاسملوو خەنجەرێک بوو لەسەر دڵی دیموکراسی لە حاڵی گەشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لەبەر ئەوەی کە کورد دامەزراوەی نەبوو بەشێکی زۆر لە قورسایی ناساندن و نێودەوڵەتیکردنی مەسەلەی کورد کەوتبووە سەر شانی دکتۆر قاسملوو بۆ خۆی و هەرچەند لەو پەیوەندیدا لێکۆڵینەوە نەکراوە، بەڵام بە پێی زانیاریەکە لە بەردەستایە دەتوانین بڵێن بە پێی پەیوەندێکی بەربڵاو کە هەی بوو، هەم لەگەڵ ئاکادمیسیێنی غەربی، هەم لەگەڵ ڕۆژنامەوانان و هەم لەگەڵ حکوومەتەکان هەرچەند بە شێوەیەکی نافەرمی بوو دکتۆر قاسملوو سەرکەوتوو بوو. پەیوەندی هەبوو لەگەڵ ئەحسابی سیاسی، پەیوەندی هەبوو بە تایبەتی لەگەڵ ئەو حیزبانەی کە لە حکوومەتدا بوون و سوسیالیست یا سوسیال دموکرات بوون. لەگەڵ وڵاتی فەڕەنسا پەیوەندێکی زۆر باشی گرت بوو و دکتۆر قاسملوو بە پێی یەکێک لە بەڵگەکان کە لە ویکیلیکس بڵاو بووەوە بەرنامەی ئەوەیە بوو کە سەفەر بکە بۆ ئەمریکاوە، تەنانەت بە پێی پێشنیاری سەفیری ئەو کاتی ئەمریکا لە بەغدا پێشنیاری پێکرد بوو کە سەفەر بکە بۆ ئەمریکاوە پەیوەندی بگرێت لەگەڵ ڕۆژنامەوانان و لەگەڵ حکوومەتی ئەمریکا. ناسیاوی من لەگەڵ پرسی کورد لە ئێران لە ڕێگەی هاوڕێ و دۆستی بێوێنە و سەرکردەی لێهاتوو عەبدوڕەحمان قاسملوو بوو. کورد جیرۆدەی سەرکوتکاری و چەوسانەوە بوون و منیان بۆ لای خۆیان بان کرد. تۆ ناتوانی خۆت بەسەر خەڵکدا بسەپێنی ئەگەر نەیان هەوەی. من و پزیشکە فەڕەنسایەکان کاتێک لەگەڵ پێشمەرگە بووین هەستمان دەکرد لە ماڵی خۆمانین. قاسملوو حیزبی دیموکراتی لە جیاکانی قەندیل و بەهێزی پشتە و پەرداغی چەکداریەوە جێهێشت. دوای ئەو جێگرەکەی دکتۆر سادق شەرەفکەندی بە گێڕانەوە لە خۆی ڕایگەیاند حیزبی دیموکرات بە لەدەستدانی قاسملوو زەربەیەکی گەورەی پێکەوتووە، بەڵام بەڵێنی لە سەرپێمانەوەی حیزبی دیموکراتیدا، بەڵام هێشتا خەریکی خۆکۆکردنەوە و خۆڕێخستنەوە بوو کە ئەویش بە دەردی قاسملوو چوو لە بەرلین لە کاتی دانوستان لەگەڵ چەندین کەسایەتی ئۆپۆزیسیۆنی ئێرانی شەهید کرا. دوای ئەوانیش حیزبی دیموکرات لە قەندیل دابەزی. ئەو دەمیر دکتۆر قاسملوو وەکو مەجموعەیەکی ئێمە کە لە ڕێبەرایەتی حیزبدا بووین و لە دەفتەری سیاسی لە کۆمیتێ ناوەندی بووین باسمان زۆر دەکرد لە ڕۆژانێک کە پێشبینیمان نەدەکرد. ئەوە تەنانەت لە بیرما بە لە کۆبوونەوەیەکی کۆمیتێ ناوەندیدا باسمان لە ڕۆژە ڕەشەکان کرد بەو معنای ئەو ڕۆژانێک کە پێشبینی ڕووداوی زۆر تاڵ و ناخۆشمان دەکرد. ئەو دەمی باس لەوە دەکرا و بڕیا لەسەرەوە دەدرا کە دەبێت پێشمەرگە بمێنێتەوە مقاومەت بکە، بەڵام کێشەیەکی کە گەورە ئەو دەمێمە هەمان بوو مەسەلەی بنەماڵەکانمان بوو کە مەجبور بووین لەژێر تۆپباران و بۆمباراندا نەدەکرا هەروە بەجێیان بێڵین و جێگایەکیش نەبوو کە ئەوانە لێدا بمێننەوە. کۆماری ئیسلامی قبوڵی نەدەکرد کە ژن و منداڵەکە بگەڕێتەوە. قاسملوو کۆماری ئیسلامی ئێرانی بە نەیاری سەرەکی پرسی کورد لە هەموو بەشەکانی کوردستان دەناسان. زۆر جار باسی ئەوەی دەکرد کە کۆماری ئیسلامی بۆ چارەسەری ئاشتیانەی پرسی کورد هیچی لە هەکبەدا نییە، بەڵام بەو حاڵەش ئامادە دەبێت دانوستانی لەگەڵدا بکات، دۆخێک کە بە گوتەی هەندێک لایەن بۆ دانوستان گونجاو نەبوو. کێشەکە و ڕخنەکە لەوەدایە کە دکتۆر قاسملوو بە تەواوی ئاعتمادی کردبوو و پێی وابوو کە ئەو وتوێژە بە مەبەستی چارەسەرکردنی مەسەلەی کوردە و بیری لەوە نەکردبووە کە کۆماری ئیسلامی ئێران پیلانێکی بۆ ویداناوەتەوە لە جیاتیەوەی کە مەسەلەی کورد چارەسەر بکە. ئەوە بۆ خۆی جێگای ڕخنەیە کە ئێمە زۆر جار ئەو ڕخنەیەمان لە حیزبی دیموکرات گرتووە، لە دکتۆر قاسملووان گرتووە و ئێستاش پێماوا بێ ئەوە خاڵێکی لاواز بووە لە جێبەجێکردنی ئەو وتوێژەدا. Qasimlu's assassination by the hirelings of the
Islamic regime of Iran on the 13th of July 1989 in Vienna. عەبدوڕەحمانی قاسملوو لە 22 پشپەڕی ساڵی 1368 هەتاوی بەرامبەر بە 13 جولای ساڵی 1989 لە ئاپارتمانێکی ناوشاری ڤیەننا تیرۆرکرا، بەڵام جگەل لە کورد کەس دەسەر تیرۆرکرانی بەدەنگ نەهات. لەو کاتەیە هەوڵێکی زۆرماندا لە ڕێگەی بەڕێزمام جەلالەوە بۆ ئەوەی دەنگی کوردی ئێران بگەینین بە ئیمام خومینی و کارێکی وا بکەین ئێمە فاکتەرێک بین بۆ بەدیهاتنی ئاشتی لە نێوان کوردی ئێران و حکوومەتی تاران. بەدڵنیایە ئێمە سەرکەوتو نەبووین لەم هەوڵەدا، بەڵام ئەوەندەی کە پێمان کرابێ هەوڵی ئەوەمان داوە کە لایەنە کوردستانیەکان هان بین و توێژ بکەن لەسەر ئەو شتانی کە خۆیان ئایانەوێت داوایەکەن لەگەڵ حکوومەتی ئێراندا و هەروەها لە تارانیش حکوومەتی ئێرانمان هاندا بوو کە مەسەلەی کورد مەسەلەیەکی زۆر هەستیارە و پێویستە بە شێوەیەکی ئاشتیانە و بە شێوەیەکی سیاسیانە چارەسەر بکرێت. بەداخەوە ئێمە لەم مەسەلەیەدا سەرکەوتو نەبووین. دەوڵەتی ئێران ئەو فێڵیان کرد بوو کوتبوویان ئێمە یەک دوو جار کە یەکترمان دیوە وە دیارە زاندراوەتەوە بە حیزبی دموکراتیان کوتبوو بە دکتۆر قاسملویان کوتبوو وە دیارە زاندراوەتەوە ئێمە قەرارمان کردووە نەزاندرێ ئەگەر بزاندرێ مخالفینی ئێمە لە نێو هەیئەتی حاکمەی ئێراندا لێمان تێک دەدەن لەبەر ئەوە نابێ هیچ کەس لەگەڵت بێ و ئەوە وای کرد کە دکتۆر قاسملوو داوای لە مام جەلال کرد کە بۆ دەوری دوو هەمی مزاکرە لەگەڵیان نەچێ و ئەوان موامەلەکەی خۆیان جێبەجێ کرد و کوشتیان. تیرۆرکردنی عەبدوڕەحمان قاسملوو لە دوو ڕوانگەوە زۆر گرنگە. لەلایەک تێڕوانینی حکوومەتی ئێران بەرامبەر پرسی کورد دەخاتە ڕوو، لەلایەکی دیکەشەوە هەڵوێستی وڵاتانی ڕۆژئاوایی سەبارەت بە خەڵکی کوردستان پیشان دەدا. ئەوانەی کە دکتۆر قاسملویان تیرۆر کرد لە کاتێکی کەمدا توانیان نەمسا جێبهێڵن. حکوومەتی ئەو وڵاتە لە بەرامبەر ئەو ڕەشەکوژیەدا هیچی نەکرد. هەرچەندە هاوژینەکەی قاسملۆ پەیوەندی بە سەرۆکی وڵاتانی ئەمریکا، ئەڵمانیا، بریتانیا و فەڕەنسا کرد، بەڵام هیچیان نەکرد چونکە حکوومەتی نەمسا پەیوەندی ئابووری لەگەڵ ئێران هەبوو. ڕایان گەیاند ناتوانن کورد لە خۆیان بتۆرێنن. کورد دەبێ ئەوە بزانێ وڵاتانی ڕۆژئاوایی هاوپەیمانەکانیان لە ڕۆژهەڵات تووڕە ناکەن، بەڵام بە ئاسانی مافی کورد لەژێر پێدەنێن. دڵنیام گەر قاسملۆما بە ڕەوشی کورد بەو شێوەیە نەدەبوو. زۆر کەس دەڵێن بزوتنەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت حیزبی دموکرات دوای قاسملوو لە پێکەوتون، بەڵام بۆ خۆیان تێڕوانینی جیاوازیان هەیە.